مناڵی دەبێت گوێڕاڵی باوکو دایکت کەی ئیلا لە چیدا نەبێ لە خراپە ژنە دەبێت گوێڕاڵی مێردەکەی کە ئیلا لە چیدا نەبێ خراپە میلەتە دەبێت گوێڕاڵی سەرکردەکەی بکە ئیلا لە چیدا نەبێ لە خراپە ئێمە چ عیبێکی دایم قسەیە ئەی کاکە کەسمان بە قسەی ناکەین باژن بە قسەی مێردی نەکا و مناڵ بە قسەی باوکو دایکی نەکا و میلەت بە قسەی حکومەت نەکا چی ڕوو دەدات چ دروست دەبێت فەوضا فیتنەیەک دروست دەبێت ئەو پەڕی ئەو سەری دیار نابێت ئەی میلەت سەرۆکی وڵات حکومەت بڕیاری شتێکیدا پێچەوانەی شەرع بوو بە قسەی مەکەن وەڵام فیتنە و فەوضاش دروست مەکەن ئەمە قاعیدەی شەرع براکەن ئەمە قاعیدەی شەرع ئەی ئەوانەی کە گەیشتن بە کورسی چاویانی کوێر کردووە و لە شەرع لای داون گاڵتەیان لەو قسانە دێ کاکە ئەمانە دەڵێن دەبێت گوێڕایەڵی بکەی ئەی چیەکەیت یعنی دەتەوێت لە وڵاتدا چی بکرێ مادام سوڵتەیەکەیە دەسەڵاتێکەیە نابێت لە چاکەدا چاکە تێبگەن لە چاکەدا نابێ بە قسەی بکەین لە خراپەشدا بە قسەی ناکەین چۆنە بێ ئەمانە بڵی بە قسەیان بکەین یعنی لە وڵاتی کوفردا دەنیشن لە وڵاتی کوفر پابەندی قانون و یاسای ئەو وڵاتە کافرن کە سەرکردەکەی کافرە بە مانای کەلیمە هیچ گومانی تێدا نیە یعنی بڕۆ لەگەڵیشیان سواری سیارە بە بۆ نمونە لەگەڵیشیان سواری سیارە بە یعنی بە شێوازێک ئەو سیارە لێ دەخورێ ئەها ئەو پەنجایە دەبی کەمە پەنجا ئەوە چلە وەرەوە چل لێرە بیستە ئەم ڕێگایە دەبێت لە 60 بڕۆی ئەوەت نەبەستووە جارێ لا نەدەی بۆ کاکە قانونی دەوڵەتەکەمان وایە ماشا الله پابەندی قانونی دەوڵەتێکی کافریت 100% پابەندی بەڵام لە وڵاتی مسلماناندا کە بڵین وەڵا گوێڕایەڵی بکەین لە چاکەدا کاکەمانە وەلی ئەمرەکان و وەلی خەمرەکان و کاکە ئەوەی ئێمە وەلی خەمر بێ ئێوە وەلی کوفرە ئێوە وەلی کوفرە وەلی کوفر ئێ وەلی خەمر ئەهوەنترە وەلی کوفر ئەهوەنترە ها برام کامی ئەهوەنترە کاکە تۆ نازانی ئەمانە چەند فسق و فجوریانە وەڵا باش دەزانم لە تۆ باشتر دەزانم بەزەوەی تۆ چی هەیە کاکە تەماشای ئەوانەی خۆت کە بە هەر حاڵ بەس یعنی ثقافەتی حزبی ثقافەتی تەکفیری عقلی خەڵکی زۆرێک لە دەست داوە یعنی بەس باسی ئەوە بکرێ کاکە لە چاکەدا گوێڕایەڵ دەبین لە خراپە نە دەیکەنە گاڵتەجاڕی پێ دەیکەنە تعلیق دەیکەنە نوکتە لەسەرت بۆ چکە خەواریجن قەسەمەن بالله خەواریجن عقلیەتی حزبی عقلیەتی خەواریجیە عقلیەتی خەواریجیە بەڵام لای کێ مەخفیە لای خەڵکانێک مەخفیە کە علمیان بە شەرعی خوانیە وا دەزانم ئەمە پیاوی چاکە مە زۆر شتێکی باش دەکەن کورە باشی چی برام لە کاولکاری و فیتنە و ئاژەوە زیاتر چی دەکەن بۆ میلەت پێمان بڵێ لەو سلکە دەڵێم لەو سلکە دێن لە بنکەیەکی قورئان دەرسی قورئان دەڵێنەوە دەستان خۆش بێ وە کارێکی باشە ئافرین ئەمەتان باش یارمەتی فەقیر و هەژار دەدەن و ماڵ دەبەخشن بە خەڵکی فەقیر و هەژار لە خەڵکی دەوڵەمەند کۆی دەکەن دەدەن هەژار دەستان خۆش ئەو کاری باشە کاک ئەمما ئەوەی ترتان حیزبایەتیەکەتان و ئاژاوە جێڕیەکەتان خراپە هیچ پەیوەندی بە دینی خواوەنی و منهەجی خەواریجە بۆیە براکانم ئینسانی مسلمان بە گوێرەی قاعیدەی شەرع بڕوە مناڵی دەبێت گوێڕاڵی باوکو دایکت کەی ئیلا لە چیدا نەبێ لە خراپە ژنە دەبێت گوێڕاڵی مێردەکەی کە ئیلا لە چیدا نەبێ خراپە میلەتە دەبێت گوێڕاڵی سەرکردەکەی بکە ئیلا لە چیدا نەبێ لە خراپە ئێمە چ عیبێکی دایم قسەیە ئەی کاکە کەسمان بە قسەی ناکەین باژن بە قسەی مێردی نەکا و مناڵ بە قسەی باوکو دایکی نەکا و میلەت بە قسەی حکومەت نەکا چی ڕوو دەدات چ دروست دەبێت فەوضا فیتنەیەک دروست دەبێت ئەو پەڕی ئەو سەری دیار نابێت بۆیە هەر کەسێ پابەندی سنت بێ دەبێت بەم شێوازە بێت ئەمما تۆ گوێ بە سنت نادەیت و بە عەقڵێتێکی خەواریجی دەتەوێت ژیان بکەی ئەوە پیرۆزی خۆت بێ مەڵە